ڕۆژتان باش سپێدە باش من هاژە غەفور کاژمێر حوتی تەواوە لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی نوێ یاخوو بڵێن لە ڕۆژێکی نوێدا پرۆگرامی ڕۆژ باش. سەرەتامەوێ بە گەرمی پیرۆزبایی لە هەموو تاکێکی کورد بکەم لە هەر شوێنێکی ئەم جیهانە بن و بە تایبەت بینەران و بیسەرانی کوردستان 24 پرۆگرامی ڕۆژ باش. پیرۆزبایی وەرزی هاتنی بەهار ساڵی نوێی کوردیتان لە یەکەم. بۆ هیوایم کە ساڵێکی پڕخێر و خۆشی بێ بۆ هەمووان کە ئەمڕۆ یەکەم ڕۆژی ساڵی 2721 کوردیە کە هیوادارین هەموو ئەو ناخۆشی یاخود ئەو نەخۆشی کە لە ڕابردوودا بینی ومانە هەرگیز دووبارە نەبێتەوە هەموو ناخۆشیەکان لەگەڵ ساڵی ڕابردوودا تێپەڕی بێتن و ساڵێکی خۆش و بەهارێکی خۆش بێت و بتوانین هەموو ئەوانەی کە نەمان کردووە یاخود بڵین ساڵی نوێ یاخود بەهار نوێبوونەوەیە هەر دەستپێکی بەیانیەکەوە لەگەڵ وەرزەکە لەگەڵ ساڵەکە هەمویان نوێبوونەوە کەواتە نوێبوونەوەش بۆیە کە ئێمە بتوانین جارێکی دیکە دەرفەتی ئەومان هەیە زیندوین بتوانین ئەوەی نەمان کردو ئەنجامی بدەین لە کاری باشە لە کاری چاکە لە خۆشی لە خۆشەویستی ببەخشینەوە. ئامانجی ئێمە پرۆگرامەکەمان هەمیشە ئەوە بووە کە بتوانین لە بەرەبەیانێکی زۆر وزەیەکی پڕخێر و خۆشی یاخود وزەیەکی باش بە ئێوە ببەخشین. ئەمڕۆژ تایبەتە بە جەژنی نەورۆز و باسکردنە لە میوزیک و ئاواز و گۆرانی پرۆگرامەکەمان دەڕازێنینەوە بۆ بابەتە خۆشانەی کە وەکو بەهار و وەکو کەشەکەش ئاسوودەمانەکات. جگەی لەوانەش ئێمە چەندین بەرگەبابەتی دیکەمان هەیە بابەتی ناوخۆ جیهانی و دەستپێکی ژوەک هەمیشە بە کورتەیەک لە هەواڵە ناوخۆی و جیهانەکان دەست پێ دەکەین بزانین چ پرسێک دەگوزارێت و ئەوەی کە ئێستا لەسەر بودجێ عێراقا چۆنە و بۆ ئێوەی دەخەمەڕ. شاندی حکوومەتی هەرێمی کوردستان پێشدەنگدان بە پرۆژە یاسای بودجە دەگەڕێتەوە بەغدا. سەمیر هەورامی گوتەبێژی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند شاندی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێکەوتنی لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان ئەنجامدا و دواتر ئەو ڕێکەوتنە لە لیژنەی دارایی پەسەند کرا. ئێستاش چاوەڕێین ئەو دەقە لەگەڵ کۆی یاساکە لەلایەن ئەنجومەنی نوێنەران لە دانیشتنی هەفتەی داهاتوو پەسەند بکرێت. ئاماژەی بەوەش کرد هەفتەی داهاتوو پێش ئەنجامدانی کۆبوونەوەکە شاندی حکوومەتی هەرێمی کوردستان دەگەڕێتەوە بەغدا. دوایەوەی ئاڵای کوردستان لەسەر بارەگاکانی حزبی شیوعی لە کەرکووک هەڵکرا و ئاگری نەورۆز کرایەوە هێزێکی عێراقی هەڵیان کوتایە سەر بارەگاکە و ئاڵای کوردستانیان هێنایە خوارەوە. شێخ سدیق ئەحمەد بەرپرسی کۆمیتەی حزبی شیوعی لە کەرکووک بە کوردستان 24 ڕاگەیاندبوو بۆ بەرزڕاگرتنی نەورۆز ئاهەنگێکیان کردووە و بەپێی ئەوەی لە دەستوری عێراقدا ئاڵای کوردستان جێگیر کراوە ئاڵای کوردستانیان هەڵکردبوو بۆیە هێزە عێراقیەکان نیگەران بوون و ئاڵاکەیان پێداگرتوون. وەزیری تەندروستی عێراق هۆشداری ڕوودانی کارەساتێکی گەورە لە ڕۆژانی داهاتوو دەدات. حەسەن تەمیمی وەزیری تەندروستی عێراق هۆشداری لەبارەی دۆخی تەندروستی دەدات و دووپاتی کردەوە بەهۆی بەهەند وەرنەگرتنی ڕەنمایەکان لەلایەن هاوڵاتیانەوە بۆ ڕۆژانی داهاتوو پێشبینی شەپۆلێکی کارەساتباری بڵاوبوونەوەی پەتای کۆڕۆنا دەکەین. تەمیمی ئاماژەی بەوەش کرد بەڵگەی پشتڕاستکەرەوەمان هەیە کە سەرجەم ئەندامانی ژمارەیەک یەکجار زۆری خێزانەکان لە گوند و دێهاتەکان تووشی پەتای کۆڕۆنا بوون. تورکیا لە ڕێکەوتنامەی ئەوروپا بۆ بەرەنگاربوونەوەی توند و تیژی دژی ئافرەتان کشایەوە. حکوومەتی تورکیا کشانەوەی وڵاتەکەی لە ڕێکەوتنامەی ئەوروپا تایبەت بە بەرەنگاربوونەوەی توند و تیژی دژی ئافرەتان ڕایگەن. ئاماژەی بەوەش کردووە ڕێکەوتنەکە ڕێگە بۆ زیادبوونی جیابوونەوەی هاوسەران و هاوڕەگەزبازی خۆش دەکات. ڕێکەوتنامەی ئەوروپا بۆ بەرەنگاربوونەوەی توند و تیژی دژی ئافرەتان کە بە ڕێکەوتنامەی ئیستانبول ناسراوە لە ساڵی 2011 لەلایەن وەزیرانی دەرەوە یەکێتی ئەوروپا واژۆ کرا. وەزیری بەرگری ئەمریکا هۆشداری بە هاوپەیمانانی دەدات کە خۆیان لە کڕینی چەکی ڕووسی دوور بخەنەوە. لوید ئۆستن وەزیری بەرگری ئەمریکا داوای لە هاوپەیمانانی وڵاتەکەی کردووە کە خۆیان لە کڕینی چەکی ڕووسی دوور بخەنەوە و بە هیچ شێوەیەک
هیچ سیستمێکی بەرگری ڕووسی نەکڕن. وەزیری بەرگری ئەمریکا جەختی دەکاتەوە هەر هاوڵاتیەک چەکی ڕووسی بکرێت ڕووبەڕووی سزا و گەمارۆ دەبێتەوە. کورتێک لە هەواڵەکانم پێشکەشکردن. هەرچەندە وەکوەزانین ساڵی پار بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە و یاخود ئەو ڕێکارانێک کە گیرانە بەر بۆ خۆپارێزی ئاهەنگی نەورۆز لە وڵاتانی ئەوروپا بەڕێوە نەچوو و بە هەمان شۆژ لە هەرێمی کوردستانیش بەڕێوە نەچوو چونکە ڕێکارەکانی خۆپارێزی توند بوو لەبەر بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. بەڵام کوردانی تاراوگە بە شێوەی چەند خێزان و گروپێک ئەم ساڵ یادی جەژنی نەورۆزیان کردوتەوە. خێزانێکی ئەرمەنی لە ئەڵمانیا ئاگری نەورۆزیان کردوتەوە و خۆشی و شادی خۆیانیان دەربڕیوە. با ببینین بزانین کوردانی تاراوگەش وەکو هەرێمی کوردستان چێ ژیان لە نەورۆز بینیوە. ئەڤ ئاگرێ ماڵباتەکە ئەرمەنیە ji bo xweşî û şahiya Newrozê li Almanyayê. Malbata aramî bi çi awayî û rengî be, gerek êvara Newrozê agir û xetîra xwe hilkin. Vê salê ji ber koronayê li hewşa malê li gel mêvanan û zarokên xwe şeva xwe ronak dikin. Her sal jinkê me, biçîkê me, kiçê me قاعد گرن گل زلاما حفله دینه وی باجری پیک و دعوتت کنو خوشت کنو جشن یک دو پیروزت کنو افساله جبر و نساخیا کرونه و تجمعات نینن و حکومت قبیل ناکد چک ممنوعه و ما مالی آگر کری هونید بینن جماعت کم بین ویره هندک جیرانت مایت هاتین و برام نوید هاتین شولانداو Bi dehên salan e aram li gel xanima xwe lîndayê li Almanya dijîn. Lê kultûr û xwarinên welatî di jiyana wan de her wekî xwe mane. ما زۆدێ خایر و چێکریا تشکیلێکی تازە ما چێکریا و من و جیرانە خەما پێک بەوەری ئەی کریا ما چێکریا حاضر کیا بوو جەژنا نەورۆزێ. والله زەڵۆتانە و بورەکن و لەحم عەجینن تشتێ و کێکن چ هەوا بڤێ. Bûşine havoreng Newrûz zadîk. Ji bo vejandina cejna netewî, navenda revenda Kurdên derve ahengeke online bi rêya Zoomê ji Kurdistaniyan re çêkirin. Ku çendîn hunermendên navdarên Kurd ji gelek welatên cîhanê tê de beşdar in. Ji her barûdoxek û her derfetekî ke Newroz hatibê gelê Kurd wî bonê pîroz kir inca aya li ser çiya bûye li zindan bûye li hikûmet bûye li azadî de bûye Newroz sîmbolê raperîn û westanewe dijî zordarî û stemkariya wan e. Li gel dengê Ayaz Zaxwî û Tehsîn Taha û Hesen Zîrek agirê Newroza îsal jî geş bû û bi dawî hatina koronayê wê jiyana tevahiya mirovatiyê geştir bibe. Ka Mihemed Emîn, Kurdistan 24, Krefeld, Almanya. بێگومان میوزیک و نەورۆز با بڵێن یاخود لە وەرزی بەهارە کە بژانەوە بە هەموو دەشت و دەرەوە بینین لەگەڵەوەشدا بۆنەوە ئاهەنگەکان لەم وەرزەدا زۆرتر چڕەبێتەوە بە تایبەت جەژنی نەورۆز خۆی کۆمەڵێک میوزیک و گۆرانی تایبەت بەخۆی هەیە یاخود بڵێن ئاوێتەی میوزیک و گۆرانیە بێت ئاوێتەی ڕنگ و جوانی و بژانەوە بێت بۆیە ئێمەش ئەمڕۆ تەوەری پرۆگرامەکەمان تایبەت کردووە بە میوزیک بزاهین لە نەورۆزدا میوزیک چ پەیوەندێکی هەیە و هەم دەنگ گوێ ئێوە و مێشکی ئێوەش بەم بەیانە بکەینەوە بە دەنگی میوزیک و گۆرانی. ئێمە میوانداری خاتونێکی عەزیز کە ئامێری سنتورە ژەنێت کامیلیا خانمان کردووە لە ستۆدیۆ لەگەڵمانە بەخێر هاتی کامیلیا خان بەیانیت باش و جەژنی نەورۆزت پیرۆز بێ وەرزی بەهار و هاتنی بژانەوەی ژیان و خۆشیت پیرۆز بێت. زۆر سپاس سەرەتا سڵاوەکەم لە بینەرانی بەرنامەی ڕۆژ باش زۆر سپاس بۆ بانگشتان کە بانگتان کردن بۆم بەرنامە جوانە زۆر سپاس. نۆرۆز لە هەموو وە ساڵی تازە لە هەموو کوردێک کە
کە لە هەر کوێکی ئەم دنیا هەیە پیرۆز بێت. ئینشاء هیوادارم کە ئەم ساڵ ببێتە ڕۆژانی خۆشیان و بە دوور بن لە هەموو ناخۆشیە. ئینشاءالله. جا کامیلا خان تۆ هەر سەرقاڵی سنتورەکەت بووی بەڵێ. پێچێ کە هاوڕێکی زۆر نزیکی بی بەڵێ. ڕێکەوتن ساز بوون؟ واللهی چەند ساڵە ڕەفیقمە کچمە ئەزیزمە زۆر باشە ئێستا تەواو حازرن؟ حازرین زۆر باشە کەواتەی ترم بەیانێت تۆ لەگەڵ هاوڕێکەت بەرنامەکەمان بۆ قەشەنگترەکەی. زۆر سپاس. بەس پێشەوە با بزانم چ پەیوەندیەک هەیە لە نێوان میوزیک و نەورۆزە یاخود بڵێن ئەو ئاوازانی کە زۆرتر نزیکن لە ئەم وەرزەوە یاخود لە بۆنەی نەورۆزەوە؟ وەک دەزانن لە هەموو بۆنەکاندا گوێبیستی موسیقا و گۆرانی دەبین. ڕاستە. بەڵام بەتایبەت لە نۆرۆزدا چونکە بۆنەیەکی شادە دەستپێکی ساڵێکی تازەیە هەم ینی بەردەوام گوێ لە موسیقا و گۆرانی تازە ینی ببوورە گوێ لە موسیقا و گۆرانی شاد ئەگرین. طبعا پەیوەندێکیشی باشیان هەیە ڕاستە تا گوێ لە موسیقا نەگریت نەزانم ینی ژیان هەمووی موسیقا و گۆرانیە لە هەموو حاڵەتەکانە خاو بێسەر بێتوار گوێگری بەڵام نۆرۆز شتێکی تایبەتە. کەواتە با یەکسەر دەست بکەین بە میوزیکێکی خۆش و تایبەتیش بە نەورۆز لەگەڵمانە. وڵات تایبەت بە نۆرۆز ئەگەر خۆشت ئامادەت کرد بێ خۆی تایبەت بە نۆرۆز گۆرانیەکەی حەسن زیرەکە. ڕاستە کە لەسەر مەقامێکی ترە ئەنی سنتورەکەم لەسەر مەقامێک ترە ئەو لەسەر مەقامێک ترە. بەڵام شتێکم هەر شتم حازر کردووە کە بینەرا حەزی کەواتە ئێمە گوێی لێگرین فەرموو.
دەست و پەنجەت خۆش بێ زۆر سپاس جا ئەمە پێم بڵە چەند ساڵە هاوڕێن بەیەکەوە لەکەوە دەستە پێ کرد من دەرچووی پەیمانگای هونەرجوانەکانی سلێمانی بەڵێ و تقریبا توانم بڵێم 8 ساڵ 9 ساڵە بەڵام بە شێوازی جددی کە کارم کردبێ دوای پەیمانگایە مە 3 ساڵ و نیوە کەواتە هەر ئامێری سنتورە ژەنیم 3 ساڵ و نیوە بەڵێ تەواو قاڵ بوویتەوە لە ناو ئەم ئامێرەیە بەڵێ بە گومانەوەتیان نا ئەزانی چییە خۆش نییە ینی ئدعایەکی زۆر هەبێت یعنی ئەو شتە ئەوەی کە هەم لی ڕازیم و ئەبێ هەوڵش بدەیت بۆ بەردەوام ئەنی ئێستا ئەتوانم ئەوە بڵێم کە ئەگەر من بڵێم زۆر پێرفێکت فڵان ئەمانە دانە لە قسکەرێکی بچووک هەبێ کە هێشتا مابێت کە فێر بم چونکە دنیای موسیقا شتێکی کە هەیە و زۆریش جوانە ئەوەی کە هەتا بڕۆی بەدوایە نقمت ئەکا شتی جوانتر و شتی باشترت بە پیشانەدا بێگومان چێژیشی زیاترە بێت ڕاستە کامیلیا جگە لە ئامێری سنتور چه ئامێرێکی ترەژەنیت هیچ ئامێرێک نی هەر سنتور ئەژەنم بەڵام من با یەک شتیش بڵم من لە پەیمانگا زۆر حەزم لە ساکسیفۆن بوو بەڵام لەبەر هەناسم وتیان کە دەرەقەتی نایەت ئیتە بە ڕێکەوت هاتمە سەر سنتور بەڵام ئەگەر ئەوە بە ئامێری دووهەم هەڵبژێرم و بتوانم دەرەقەتی بم ساکسیفۆن ئینشاءالله ئینشاءالله بەوەش ئەگەیت و لەوە شاسەرکەوتووەبی کامیلیا ئەزین ئەم ئامێرە زۆر جار پیاوان یاخود بڵێن هەرچەندە فەرقی نییە بەڵام کەمتر خانمان خۆیان فێر کردو یاخود ژەنیاری ئەم ئامێرە سونەتیانن ئێستا چۆنە ئێستا ڕەوتەکە بە هەمان شێوەیە یاخود کچانی ژەر ژەنینی ئەم ئامێرە بەردەوامن ئەیزانن یاخود زۆر حەزیان پێیەتی کچانی زۆر باشمان هەیە ئەسف ژەنیار بە ئام بەڵام وەکو سنتور لە باشوورە ئەتوانم بڵم بە خۆشحاڵیەوە کەسێک کە من بیناسم ئەستا و نەبێت کە کەسێکی تر بیزانێت ئەوان ناو نەبم کەسێک کە من بیناسم شاتووە لە ناو لەگەڵ گروپی لۆرایە ئەو هەیە ئەیناسم و ئەسپێکی باشە و لە ڕۆژهەڵاتیشا هەیە وەکو خاتو ئەرغەوان ئەندەویبی ژەنیارێکی زۆر بە توانایشە چۆن ئەو من لە بیرم دیانی لەو لە مناڵیەوە هەر هەوڵی ئەدا بەڵام بە ئام وەکو ئامێری سۆنەتیەکان ئەگەرەوە بڵێن ژەنیاری باشمان هەیە بە خۆشحاڵیەوە ئەستەنجا باس سەرەی ئەوە دەی بۆمان بدوێتەوە دیسانەوە گومان لە ئاوازێکی تر بێ بەسەر چاو زۆر سپاس
دەستەکانت خۆش بێ کامیلیا خەنجە هاوکارانم لە کۆنتترۆل کەمێک مەراقی وایە نەبزانین ناوەکەت یعنی چی؟ ناوەکەم قورسە هەر بەجددیش یعنی زۆر کەس نەزانن بیڵێن هاوشێوەی زۆری بۆ دروست دەکەن تازە کیمیلیاشم پێ ئەڵەن زۆر خۆشتریشیەکەن خۆشە بەس ناوەکە خۆی نانیگە لە گوگڵی سەرچی بۆ بکەی نای گوڵێکی غەربیە گوڵێکە کە زیاتر لە وڵاتانی دەرەوە هەیە فەڕانسەیە ئوسترالیا وڵاتانی دەرەوە هەیە یەک شتی تریش هەیە کە ناوی مەلەکەیەکی مەسیحی بووە لە یەک نازام لە وڵاتە عەرەبیەکانە جەبا فزولیەکەم زیاتر بکە ناوینەی باوکی دایکم ئەوتە بە ڕەحمەت بێ با ڕەحمەت بێ ڕۆحی شاد بێ کەواتە ئیشەڵڵا ناودارە بیت زۆر سپاس ئەبیتە خانمێکی ناوداری کورد بۆ ناوە خۆشەوە و عازفێکی باشی سنتوریش کەمێ بگەڕینەوە سەر ئامێرەکە و مێژووی دروستبوونی باسی وەشمان بۆ بکە ئەم ئامێرێستە لە کوردستان دروست دەکرێت و ئەوەندەی بزانانی یا خۆت هەر لە دەرەوە بمانێت وەکو مێژوەکەی کە بمێ باسی بکەم ئەوەتە بە پوختی ئەگەنا مێژوەکەی زۆرە ڕاستە دەگەڕێتەوە بۆ 550 پێش میلاد و کۆنترین ئەم ئامێرە یەکێکە لە کۆنترین ئامێرەکانە لە وڵاتی ئێران کە وەکو بەڵگەش لەسەر وەکو بەڵگە لەسەر سنگ نووسەکانە ئەنی بوونی نووسرانی کێشراوە کە ئەمە بوونی هەیە لە ئێرانە و کاتی خۆی حەبیب سەماعی ئەفو ببوورە ئەبولنەسە فارابی ئەم سنتوری داهێنا بەڵام بۆکو گۆڕانکاری حەبیب سەماعی تازەگەری بۆ کرد کە ئەو سنتورەیەکە ئێستا لە بەردەستی ئێمەیە هەیە بۆکو دروستکردنی ئێستەی ئەوەنەی کە من ئاگادار بم چۆن لەوانەیە مامۆستایانێکی زۆر هەبن بەس ئەوەنەی کە من ئاگادار بم لە ڕۆژهەڵات لە شاری سنا ئۆستاد کەمال هەیە کە سنتور دروستەکە لە شاری سلێمانیش مامۆستا عەزیز سەیفی کە دەزانم کە زۆر کەس دەیناسن بە تایبەتی لە باشوور مامۆستایەکی بەڕاستی ینی خزمەتێکی زۆر جوانی کردووە بە هونەر وە دەرسی سنتورش ئەڵێتەوە خۆشی هەر ئامێرەکە دروستەکە خۆشی ئامێرەکە دروستەکات ئیتر چاکسازیەکەی بێت و نەسبکردنی بێ هەموو شتێکی ئەنی لێرۆ سڵامان هەیە بۆ مامۆستا بۆ هەموو مامۆستانی دیکەکە لە بواری هونەر و میوزیکا بەردەوامن چەند شێوازی هەیە سنتور پێشتر سنتوری 12 خەڕک هەبووە یەک شت ئاماژە پێ بەم سنتور پێشتر شێوازێکی تری هەبوو کە چەند دانە وەکو ئاواد دار بێدانرابێت و بە تەلوشت بێت وەسیان کرابێت دوایە کە تازەگەنی کە 12 خەرەکیش بووە دواتر کە تازەگەڕی بۆ گۆڕا دازەگەری بۆ کرام سنتوری 9 خەڕک هەیە دە خەڕک 11 خەڕک ئەمە شتێک ئاماژە بە شتێک بدەم وەکو زانیاریەک بە هەموو ئازیزانی هونەردۆست هونەرمەند ئێستا سنتورێک هاتووە کە ئەوەش نییە کە لە ناو بازاڕەکە ئەنی وەکو بازاڕی موسیقا بۆ فرۆشتن دانرابێ بە تابەتی ئەوە سفارشی ئەدەیت و بۆ دروست دەکەن پێڵەن سنتوری حەوت دەستگا ئەنی باش دەکە کەشفکەم ئالێرەوە زۆر کەس نایزانێ پێڵەن سنتوری حەوت دەستگا ئەینن هەمان سنتورە کە من هەمە بەڵام ئەم لای ڕاستەیە بڕغوگەرێکی دانراوە کە زۆر بە ئاسانی ئەتوانی نەسبەکەی بگۆڕی چەند شتێکی جالب کە هەیەی سەنجاشکرد کە هەیەی ئەم سنتوری حەوت دەستگا یەکەم وەکو ناوەکەی کە دیارە سنتوری حەوت مەقام ئەگەر بیکەین بە کوردی یعنی تۆ لە مەقامی بەیاتە زۆر بە ئاسانی توانی بکەی بە مەقامی عەجەم ئیتر لە ناو کۆنسەرتا بێ لە پرۆگرامێکی جوانی وەکو ئێرە بێ زۆر بە ئاسانی توانی یعنی من لەگەڵ سنتورم بهێنایە بەخوا نەڕۆزەکەشم بۆ عەسبەکردزیرە ئینشاءڵڵا بۆ دەرفەتێکی تر پێمان خۆشە بێ کات کە هێنات شتێکی زۆر زۆر تایبەتە ئەو سنتورە لە تارانیشە هەیە یەک نەفەریش دروستیەکە بەس وەکو ناوەکەی نایزانم بەڵام یەک نەفەر دروستیەکە مانگی جارێ بۆ دوو جار ئەکرد نەسبێکی ئامی بکەیت
زۆر باشە ئێستا واتوانن بەکاری بێنن یاخود ئەگەر گروپێک هەبێتی میوزیکی بەکارێنن لێرە وەکو نەمدیوە کەسێک بەکاری بێنێ بەڵام ئەنی هەوڵی ئەوەم داوە کە بیکڕم ینی ئەوەم کردووە کە بۆم دروست بکەن بەڕاستی شتێکی تایبەتە یعنی تۆ لەسەر کۆنسرتێکیتە ناڵێ وەڵام من هەر بەیە دەتوانم ڕاست دەتوانم ئەتوانی زۆر بە ئاسانی تەواوی بەرهەنە جوانەکان ئاسفکەیتی ڕاستە ئەو دەستیشی پێک کاتوانی ناچێت. سەمفۆنیایەکی پێ بکەیت بەسە ئینشاءڵڵا ئێستا باگوێ لە بابەتێکی تر بگرین یاخود بەرهەمێکی تر دەستەکانت خۆش بێ زۆر سپاس کاملیا خان بزانین یاخود بڵێن ئەتوانین بە ئەم ئامێرە بە سنتور هەم ڕتمی شادی هەم ئاسایش بژەنرێت بەڵە بە دڵنیایەوە لە کۆنەوە بەڵێ ینی ئەتوانم بڵێم پێش ئەوەی نازان بەڵام مەسەنتوان بڵێم لەمە سەردەنی قاجاریشە سەردەمانی کۆن موسیقا بوونی هەبووە ئامێرە سونەتیەکان ئەودا سنتورە دەفا یاددایرە ئەمانە بوونی هەبووە ئەوە ئامێرەکانی قانون لە بۆنەکانی گۆڤەند و شایی و هەروەها بۆنەی یان شتی ماتەمینی بووە هەمیشە موسیقا سونەتیەکان دەوری هەبووە ڕاستە یعنی هەردووکی ژەنراوە لە مەسەڵەن بووە دانیشتنێکی خۆشی بووە ئێستا بۆ
پاڵشاکە بووە شتێ بوو ئەتر موسیقایەکی خۆش ژەنراوە ڕاست بەڵێ بێگومان کچێک کە ڕێچکەشکێنە بە یاخود دەسەیاتە هەر کارێک ئەگەر ئاسایش بێ کۆمەڵێک بربەست دێتە ڕێگەی توش بۆ بربەستانە تێپەڕێی کەم نەبووە نا مادەم سەروالەیەکەی زۆر بووە شتێک کە هەیە لێرە هەر کەسێک لە هەر بوارێکە بیەوێت هەنگاوێک هەڵبێنێت ڕاستە بە دڵنیاییەوە بربەست دێتە بەردەمی مەکە بۆ ئێکەی ڕاست چه ئیشەکەت داواواوە وە لە ناوڕاستی ئیشەکەیشە کە ئەتەوێ هەنگاوێک هەڵبێنی و ئیشێکی جوان بکەیت بربەست هەر دێتە ڕێگا ڕاستە و بەداخەوە ئەتوانم شتێکی بچووک بڵێم ئێستا ئەوە نەبێت کە کەسێک دڵی بێشێ بەڵام هەیە کە تۆ ئیشێکی جوانت کردووە خەریکی ئیشێکی جوانی هەموو هەوڵێکی ئەوە ئەدا بۆی کە بچکێنێت هەموو هەوڵێکی وایێتە تۆ سەرکەوتون بەس تۆ سەرکەوتون نەبیتی هیچ تری ناوێت ڕاستە ینی ئەو شتانە هەیە بەڵام یەک شت کە من وەکو خۆم ئێڵم هەتاکو ئێستا چەند ساڵە خەریکی ئامێری سنتورم ژەنیارم و ئیش ئەەکەم لە پرۆگرامی بڵێن کۆنسرت بووە کۆری شێعری بووە کە یەکەم دەرکەوتنیشم من لەگەڵ دایکما بووم چون دایکم شاعێرە نایت حسێنی یەکەم دەرکەوتنم لەگەڵ ئەوە بووە هەمیشە بربەست هەبووە لە بەردەممە بەڵام یەک شتکەیە من بڕوام یەکەم بەخۆمە ڕاست اینجا ئەو ئامانجەی کە هەمە هەمیشەش هەوڵم داوە کە هەنگاوی گەورە بنێم ڕاستە زۆر هەوڵم بۆ پاڵپشتیت لای دایکتەوە هەبێ و بێگومان سەرکەوتۆ بینێرەوە سڵاو ڕێزمان هەیە بووی هەمیشە هاوکارت بێ ئینشاءالله زۆر سپاس دەکەم زۆر سپاس جاستا من ئەگەر قورس نەبێت ئەکی دیشم ئەیڵێ هەم گۆرانێکەشم بۆ بڵێ لەگەڵیا چۆنە ئەمە بربەستێکی قورس نییە بۆ بڵێمەوە کاتێستا میوزیک و گۆرانیم بۆ بڵێ بێ گۆرانی بەس ژەنیارم ناتوانانی هیچ لەگەڵ یا بڕۆیت و گۆرانێکەش بڵێ ئەخە ساڵتم خۆش نییە خۆشە نێ هەرکە ژەنیار بوو ساڵتی خۆش بێگومان بەڵام قەت نەبوو ینی خۆت بەدەم ژەنینەوە ئەسفیش بکەم و گۆرانیش بڵێ بڵێم ئەگەر ئازیزێکی تر وا بێت جێ دڵخۆشیە بەڵام من نازانم بۆ کە ئەسفەکەم نقمی ئەبم ناتوانم بەکاری قەت نەبوو بەدەم خۆشتەوە گۆرانیە بڵیت کە و کاتەی ئەسفەکەیت هەر ئەو ئاوازە گۆرانێکەش ئەوە نەکردو چونکە ناڵم کە ئەسفیەکەم ئیتر ئەچمەوە دنیاکەوە باشەکەواتە باش خۆت پەڕانەوە لەم سۆفێنێشتین زۆر باشە ئێستاوە دووە پارچە میوزیک گوێ لێ بگرین بەسەر ئەمان چیە چ ئاوازێک کە بزانین طبعا ئەم بەرهەمەیان کە زۆر زۆر حەزم لێیە زۆر تایبەتە زۆر تایبەتە هەمووی زۆر تایبەتە کە هەڵم ڕاستوە بەس ئەمەیان کە پرسیت خاتووکانی خاتووکانیە ئیتر تازانی چی خۆشحاڵە بین زۆر سپاس بەرهەمێکی زۆر خۆشی خاتووکانیە یادارم بە دڵتان زۆر سپاس مادەم ئەوەندە تایبەتە و بۆ ئێمەشە ئینشاءالله بە دڵی بینەرەکان و بیسەرەکانی شەبێت ئینشاءالله
سەرەتاکانت خۆش بەدڵتان بوو زۆر خۆش بوو زۆر بەناوبانیشم گۆرانیە زۆر خۆش بوو سپاس. گۆرانەکەشی هەر خۆشە لێرە شەوە سلاامان هەیە بۆ خاتووکانی سپاس. دەنگ خۆش سواز بۆ تۆ خاتوو کامیلی ئەمڕۆ سپاس. کە میوانی پرۆگرامی ڕۆژ باش بووی بەرنمەکەت ئاوادان و جوان کرد زۆر سپاس بۆ ئێوە هەروەک لە سەرەتا بەنامەکەش وتم زۆر سپاس بۆی کە منتانبان کرد بۆ ئەم بەرنامە جوانە بەڕاستی قەناتێکی سەرکەوتووە بەرنمەیەکی زۆر سەرکەوتوتان هەیە هیوادارم کە باشتر و باشتر بتان بینم زۆر سپاس زۆر دڵخۆش بووم کە ئەمڕۆ لەم ڕۆژە پیرۆزە لەم ڕۆژە جوانە لەگەڵ ئێوەی ئازیزدا بووم انشاءله ئەمەش بە خۆش حاڵەوە هەمیشە خانمان بە تایبەت لە بەرنمەکەماندا جێگیان بۆ تۆ و ڕەنگین تریان کردووە زۆر سپاس کاتێکی خۆش ئێستا بابەیەکەوە بزانین ڕەوشی کەشوهەوا چۆنە بێت چونکە ئازانین ئەم چەند ڕۆژە خەڵک زۆر متابایەکە لە بەرەوەی دەشت و دەر و سەیران دەستی پێ کردووە بزانین کەشوهەوا چۆنە و بارانبارین کەی دەست پێکاتەوە. بەهۆی قەدەغەی هاتوچۆوە کەرەنتین لە ماوەی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە چەندین وڵات بینیمان کە ئاژەڵ و باڵندەکێویەکان هاتوونەتە ناو شەقام و کۆڵانەکانەوە لە زۆر شوێن بینیمان بەتایبەت ئاژەڵە کێویەکان هاتنە ناو شارەکان یەکێک لە وڵاتانە بەریتانیا کە کێوی یاخود بڵێن سی بزنە کێوی هاتوونەتە ناو شەقامەکان و بەردەوام ئەگەڕن لە ناو ماڵی هاوڵاتیانە بەشێک لە هاوڵاتیانیش نیگەرانن واڵەن ناتوانن لەیان نزیک ببنەوە و داواکەن بگەڕێنرێنەوە ناو سروشت بەشێکی دیکەشیان زۆریان پێخۆشە بە پێچوانەوە خۆشحاڵن بە تێکەڵبوونی ئاژەڵە کێویەکان لەگەڵ ئاوەدانی و هاتنیان بۆ ناو سنتەری شارەکان لە ماوەی پێشوشدا ئەم جۆرە بزنە بەتایبەت لە بەریتانیا لە شارۆچکەی وێلز هاتبوونە ناو شارەکان کە زۆر دەگمەن بوون کە پێشتر نەبینرابوون بەڵام بەهۆی ئەوەی کە قەدەغەی هاتوچۆ هەیە هاوڵاتیان یاخود دانیشتوان کەمتر یەنە دەرەوە ئەوانیش فرسەتە بۆیانوێنە ناو شارەکانەوە و بێگومان بە دوای خۆراکیشدا دەگەڕێن و هیچ ترسێکیشیان نییە.
بێگومان زۆربەی کات زۆربەمان خەمی ئەومانە کاتێک منداڵان کە هەر تابلێتێکە گرن بەدەستیانەوە یاخود سەیری تۆڕە کۆمەڵاتیەکانەکەن یاخود ئەم ئامێرە زیرەکانە بەکارێنن ئێمە لە خەمیەوە داین کە بزانین سەیری چی ئەەکەن یاخود ئەو بابەتی کە هەڵیە بژێرن چ کاریگەریەکێ بە لەسەریان بۆیە تۆڕێکی کۆمەڵاتی تایبەت بە منداڵان دروست دەکرێت کە جۆ ئۆزبۆردن بوتەبێژی تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک ڕایگەیان لە هەوڵان کە تۆڕێکی تایبەت بە منداڵانی خوارتە من 13 ساڵان دروست بکەن و دایکان و باوکان بتوانن کۆنتترۆلی بکەن. ئاماژەی بۆش کردووە کە مناڵان ئەتوانن بەو پەڕی سەلامەتیەوە ئەو تۆڕە کۆمەڵاتیە بەکاربێن و پەیوەندی بە هاوڕەکانیانەوە بکەن. ئەو بڕیاری فەیسبوک لە کاتێکایە کە ئەپێکی منداڵان بە ناوی مەسنجەر کیدز هەیە کە ئەپێکی تایبەتە بەرنامە ناردن بەڵام بۆ تەمەنی هەرزەکاریە و بژاردەی چاودێریکردنیشی تێدایە. هەڤین سندی کچە هونەرمەند و نیگارکێشی کورد خەڵکی شارۆچکەی زاخۆیە پێشانگایەکی جیاوازی لە شاری کۆڵنی ئەڵمانیا لە گالای ماوخس ڤالانیز کردوتەوە پێشانگاکە تایبەتە بە پیشاندانی خەمی ئافرەتان بە شێوازی هەڵپەڕین لە ڕێگەی نمایشکردنی جلوبەرگی کوردیەوە چەند پەیکەرێکی ئافرەتانی کورد لە گەچ دروستکراون هەڵپەرکەیەکەن و هێدی گەچەکە دەوەرێت هەڤین بیرۆکەی کارەکەی بۆ بینەرانی ڕۆژباش دەخاتە ڕوو بزانین چۆنم بیرۆکەی وەکو هوەرێک و پەیامێکی لە هوەرەکەیدا بڵاو کردوێتەوە. روش باش عمل باجری کلننا مدویتن اسیروکا پیشنگاه های نشوا بکم تشتاک نیا مقالك شو ليكرين بس أنا تشتاك نية دهواتا بحثا كراسي صونات كد بحثا جنكي كرد دايكت كرد يهدي أزني شواكم إن شاء الله. نوی پروژکت کراسوفیستان والألماني بيت داشتاف مدوية أس بودهواتا كردا خاصة نجنكا چه معنى ندوز بزانم چیه شكيفات كانجي دست بيكر ما بو چه دهوات تكر ناني نبس بو دهوات كو هكا بخجني بينت انجا سيران بد آن نبروز بتن مقالك خانسر ومقالك قالك عالم آخفت مقهلي بي اب دهوات هاي كا يا قهريجك يا قهريجا يعني وقتی خاصة دايك und خشك برايتوانا ام بابيتوانا بچن شاري ان عائلة بهلن بچن عرداكي کراسفیستانش کردستانت هاتین مدوی وان کراسفیستانا و قهری بکم ناف اکتاب و گیج خاصة أوروبا قالك مهمة يعني سكولبتوري هين قالك تشيت هابي جيتشي مدوی از وان کراسفیستانا بکم گیج وقتی او دهواتی بکن بچو جیوه بدن دا مرو ببینتن اب دهواتا چند مهمة دهواتا جنگا چند مهمة و قهروانا چند مهمة من سي فيديو تشيكرين فيديو سي اول بمزالية طورية مروفت بينت 1400 جنكن كرد دهواتي بكم من بيوانا يتقرتين بس بموزيقا مروف نظنت من اف تشتكن كيش دهواتا بس كاسي كرد جنا كرد وقتيت ادبيريز راح تنتيري كهاتن بو كاسي اوروبي انجي المانين بيري هزرافات كن افها تشيا باش كيفات ايتن مدبيات نشو خالكيك يعني تشو يعني دهواتي ما وتراديسيونيت ما وما مهمن وكاسيتنا نوصل كن بس هيش ناكا جهش لحمي عالمي دکتۆر مەغدی سەپان نووسەر و مامۆستای زانکۆ باز لە ئەزمموی خۆی و کارەکانی لە تاراوگاکات دکتۆر مەغدیر لە ساڵی 1970ەوە بە مەبەستی درێژەدان بە خوێندن دەگاتە سوید لە یەکێک لە چایخانەکانی چاپخانەکانی ببورن ئەو وڵاتە کارەکات دواتر بۆ تەواوکردنی خوێندنی باڵا چێتە رووسیا بۆ ماوەی 10 ساڵ لە وڵاتە ئەمێنێتەوە
و بڕوانامەی دکتۆرا لە بواری ڕاگەاندن بەدەستێنێ. پاشان بڕیارەدات بگەڕێتەوە کوردستان لە بوارەکەی خۆیدا خزمەت بکات و دەبێتە یەکێک لە دامەزرێنەرانی بەشی ڕاگەاندن لە کۆلێژی ئەدەبیات لە زانکۆی سەلاحەدین. مەخدید سەپان تا ئێستا چەندین کتێبوو نووسین و لێکۆڵینەوەی لە بواری ڕاگەاندن هەن وەک سەرچاوی زانستی سوودیان لێوەرەگیرێت. دەشێوێت لە داهاتوودا کاتەکانی بۆ نووسینی چیرۆک تەرخان بکات. ڕۆژ باش لە بینەرانی خۆشەویستی بەرنامەی ڕۆژ باش مانگی 1970 هاتمە سوید داوای لجووم کرد پاش 8 مانگ ئیقامەم وەگرت لە ساڵی 2004 گەڕامەوە کوردستان تا ئێستا لە کوردستان دەژیم بەس ماڵ و منداڵم لە سوید دەژی لەو کاتێک کە پشودانە و لە کوردستان دەوام نیە دێمەوە سوید یەک ڕۆژی ژیانی من لە سوید بەو جۆرە دەست پێ دەکات لە نێوان کاتژمێر 6:30 لە خەو هەڵدەستم لە بەرەوەی منداڵەکان دەبی خۆیان ئامادەکەن بۆ قوتابخانە بڕۆن خێزانەکەشم بۆ کار دەڕوا من کە لە سویدم هیچ ئیش ناکەم ئیشی باوڕێن ئیشی من نووسین و خوێندنەوە ئەوانەیە دوای ئەوەی دەچم پیاسەیە دەکەم پیاسەکەم نزیک کاتژمێرێک تا 2 جارێت تۆزێک زیاتریش دەگەڕێمەوە ماڵ ئیدەی دەوری 5 و 6 ئێوارە منداڵەکانم دەگەڕێنەوە پێکەوە نانێک دەخۆین دواتر سەیری تەلەڤیزیۆن دەکەینەوە و یان فیلمێک سەیرەکەن یان وێنەی کۆن سەیر دەکەین. یەکەم کتێبی من لە ساڵی 1994 چاپ کرا کە پێک کاتێ لە 20 چاوپێکەوتن لەگە بەرپرسانی حکوومەتی هەرێم کردومە. کتێبی دووە من بە ناوی چاپەمەنی جالیای کورد مێژووی سەرهەڵدان و قۆناغی سەردەم بە زمانی ڕووسی چاپ بوو لە ڕووسیا. دوای ئەوەی کۆمەڵە کتێبی دیم نووسی ئەوانش تایبەتن بە ڕاگەیاندن پێش چەند ساڵێک 2 کتێبم لەگە 2 پرۆفیسۆری ڕووس لەگە پرۆفیسۆرێکی ڕووس سەرگەی ئەناتۆلۆڤیچ میخایلۆڤ نووسی یەکیان لەسەر تایبەتە بە ڕاگەیە ئەوە بە رادیۆ ئەوەی تایبەتە بە تەلەڤیزیۆن کتێبی زۆر چاکرد بە زمانی ڕووسی چاپ بوون و دواتر من تەرجمەی کوردیم کردن و بێسە بە زمانی کوردیش هەمە بە شێوەیەکی گشتی کتێبەکانی من هەمویان تایبەتن بە ڕاگەیاندن وەک من هەز قوتابیانی بەشەکانی ڕاگەیاندن سوودی لێوەرەگرن و قوتابیانی ماستەر و دکتۆرا هەروە سوودی لێوەرەگرن لەگەڵ ڕۆژنامە نووسان بەس ئەگەر کاتم هەبی دەمەوێت زیاتر خەریکی نووسینی چیرۆکمەوە ڕاستێت نووسینی کتێبی فاکتە لەسەر ڕاگەیاندن ئێستا خەڵکەکی زۆر هەیە دەنووسی دوای خانە نشینی دوای ئەوە لەو بڕایدام زیاتر خۆم بە چیرۆک نووسین خەریک بکەم. من هیوادارم گەنج ورەی بەرزبێ ورەی نەڕووخێتن چکە تازە هەڕەتی ژیانێتی تازە ژیان دەست پێ دەکاتن دەبی گەشتبین بی بەڵام بۆ ئەوەی ئەو ئیشەی دەست بکەوێت کە خۆی دەوێت دەبی ئارەکە لە بۆ بڕێژ دەبی زۆر لە بۆ خۆی لە بۆ هیلاک بکە من لەو بڕواایەدام هەر کەسێک هەر ئیشێکی لە ژیان بێ بە ئامانز دەگاتەوە. ئەمڕۆ 21 مانگی سەیە کە هاوکاتە لەگەڵ یەکەم ڕۆژی نەورۆز و یاخ بڵین جەژنی نەورۆز و دەستپێکی وەرزی بەهار و نوێبوونەوە جگەلەوە هاوکاتە لەگەڵ چەندین بۆنەی دیکەی جیهانی لەوانە ڕۆژی گیانی شعرە ڕۆژی گیانی خۆشیە و جگەلەوە ڕۆژی گیانی نەخۆشی داونە لە هەمویان گرنگتر ئەمڕۆ کە ڕۆژی نەورۆزە یەکەم ڕۆژی بەهارە هاوکاتە لەگەڵ ڕۆژی جیهانی دایکانیش کە ڕۆژێکی پیرۆزە لە زۆربەی جیهاندا ئەم ڕۆژیان کردوتە ڕۆژی جیهانی دایکان بۆی لێرەوە پیرۆزبایی گەرم لە دایکی خۆم ئەەکەم و دواتر لە هەموو دایکانی جیهان بۆ هیواین کە هەمیشە ساغ و تەندروست و سەلامەت بن بێگومان بەهۆی دایکانەوەی کە ئێمە ئەتوانین ئێستا هەبین و ئەوەی هەمانە و کردومانە و بۆتە جێی دەستخۆشی سەربەرزی و شانازی ئەوانە تەمەندرێژی بۆ دایکی هەمووان و ڕۆحی هەموو ئەوانە شاد بێ هەموو ئەو دایکانە شاد بێ کە منداڵەکانیان ئێستا تەمەنایانە کرد پیرۆزباییان لێ بکەن بە هیوام هەمیشە دایکێکی باش بن خۆتان و باشیش بۆ دایکتان بسەلمێنن ڕۆژێکی خۆش بۆ ئێوە بەڕێەکەین پرۆگرامی ڕۆژ باش کۆتایی پێهێنم هەمیشە شاد و کامران بن و ماڵەوە